هەموو ساڵە من لە مامۆسایەتیان تووشم بووە تەلەبە هەستاوە ئەم پرسیاری کردووە مامۆساگیان من زەلامێکم نوێژ ناکەم بەڵام دڵم پاکە زەرەرم بۆ کە زنیاڵی پەپولەم حەزم بە خێری خەڵکە بەزەوەی نوێژ و ڕۆژ و ناکەم وەمانە من باشترم یا خودە و حاجەیەکەوە کەشەکەی ئالێرەکانایە بەڵام ترازوو بازیەکەوە ئەگەر لە خۆ نەبێ قۆڵت دەبڕێ من باشترم یا ئەو جا سبحان الله هەموو جارانوێتانەوە تەشەل لە ڕەمزەکانی ئیسلام بن لە حاجیەک لە مەلایەک ئەو بەنمونێنێتەوە منیش هەموو جارێک جوابیانێمەوە ئەڵێم خوای گەورە تۆش و ئەویش پێکەوە ئاگرێتان خاتە جەهەنەم چونکە خوا لە تو پوتی ناوێ یەکێ لەم لاوە نە نوێژەکان نە ڕۆژەکە وەڵا دڵم پاکە ئەگەر دڵی پاک بووە شەرم لە خواکە دەکرد پێنج فەرزەکە سوژدە و بۆ ئەبرد حاجێکیشی ناوێ پیاوێکی ئاینیشی ناوێ هەچ کەسێکی نوێشکەر و مسڵمانیشی ناوێ کە لەم لاوە سوژدە بۆ خوا با لەو لاوە تراز و بازی بکات و قۆڵی بەندەکانی خوا ببڕێ فێڵ لە خەڵک بکە ئەگەر لە خوا بترسایە دزی لە خەڵک ناکرد چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ ولا يسرق السارق حين يسرق وهو مؤمن دز لە کاتی دزیکردنەکە ئیمانی نییە ولا يزني الزاني حين يزني وهو مؤمن زیناکەر لە کاتی زیناکە ئیمانی نییە چۆن جلەکانی بەری داکەن و ئاوا ئیمانەکەشی داکەنداوە بمرێ لەو لەحظەتەیە بە کافری ئەمرێ چونکە ئەگە بزانێ خوا هەیە ئالەو کاتەیە زەوقیە جوڵە حرام بکە بۆ ئەگە بزانی باوکە یا برایەکە یا مامۆستایەکە کە شەرمی لێکەی چاوی لێتە ڕوودیە زینا بکەی ڕوودیە عەرەق بخۆیتەوە ئەی کە تۆ زیناکەی تۆ عەرەقە خۆیتەوە دیارە ئیمانێ بە خوانیە ئەوە نازانی کە خوا چاوی لێتەوە بۆیە کە لێیەکانێ ئاوە لە زەوق و لە کەیفای بۆیە کە لەو لەحظەیە ئیمانە نییە کابرا ئەگە بزانێ خوا چاوی لێیە ئەوێرێ دزی بکە ئەوێرێ حەڵاڵی خەڵک بکە بە حەڵاڵ بۆ خۆی بیدزێ کەواتە براکانم خوای گەورە لە تووپوتی ناوێ دینی خوا دەوێ یەک جار بیگرە نەک ئەوەی لەگەڵ مەسلحەت تا گونجاوەری بگریت و ئەوەی لەگەڵ هەوا هەوەسان نەگونجا ڕەتی کەیتەوە لە قورئانە خوا فەرمێ ومن الأحزاب من ينكر بعضه هەنگێ حیزب هەیە هەنگێ کۆمەڵ و دەستە و تاقم هەیە هەنگێ لە قورئان ئینکارەکەن باوەڕی بە هەنگێکی نییە باوەڕی بە هەنگێکیە لەگەڵ مەسلحەتی جەماعەتەکەیە کۆمەڵەکەیە گونجێت بەڵام باوەڕی بە هەنگێکی تریە و بە کەڵکی ئەمڕۆ نایە ئەمەیان دواکەوتوێتیە کۆنەپەرستێتیە بۆ سەردەمی خۆی باش بووە بەس بە کەڵکی ئەمڕۆ نایە جا خوا فەرمێ فمن يكفر به من الأحزاب فالنار موعده جا هەر حیزب و دەستە و تاقمێ کفر بەو قورئانە بکەن ئەوە موعید من لەگەڵ ئەوانە ئاگری جەهەنەمە بۆ هەموو شەخصێ بۆ هەموو کۆمەڵێ بۆ هەموو دەوڵەتێ بۆ هەموو دەستە و تاقمێ بۆ هەموو عەشرەتێ بۆ هەموو ئینسانێ قورئانێ بە کاملی وەرگرت خوای گەورە ئینجا قبوڵێتی هەنگێکی وەرگری و هەنگێکی ڕەتکەیتەوە خوا فەرمێ ئاگر موعیدی منە لەگەڵ ئەوە بەڵێنی من لەگەڵ ئەوە ئاگر